سڵاو ئەگەر ئاین بریتی بێ لە کۆمەڵێک دەقی نەقڵ کراو ئەوە تێگەیشتن لەو دەقانە پێویستی بە عەقڵە. لێرەدا زۆر جار تەعاڕوز لە بەینی عەقڵ و نەقڵ بە واتای دەقەکان دروست دەبێ. زانایان لەم بارەیەوە چی دەڵێن؟ بینەرمان. لەگەڵ سەقامگیربوونی ئاینی ئیسلام و دواتر بڵاوبوونەوەی بە بەشێکی زۆری جیهاندا پەیوەندیەکی زانستی و ئاینی لە نێوان موسڵمانان و خەڵکی تردا دروست بوو کە بووە هۆی سەرهەڵدانی دەیان مەزهەب و قوتابخانەی فکری و مەسەبی. لەم سۆنگەیەوە هەر لە سەرەتاوە بە کاریگەربوونی موسڵمانان بە مەنتەق و فەلسەفەی یۆنانی ئەم پرسیارە سەری هەڵدا کە ئایا بۆ تێگەیشتن لە ڕۆحی دین و شەریعەت مرۆڤ تەنیا پشت بە نەقڵ واتە ئەو شتانێک کە وەک زانیاری لە قورئان و فەرموودەدا هاتووە دەبەستێ یان دەبێت هەر شتێک کە دەیبیستێ و دەگات پێی لە بێژینگی عەقلی بدات. چونکە لە فەلسەفەی یۆنانیدا پێوەری باڵای قبوڵکردنی هەموو شتێک یان ڕەتکردنەوەی عەقڵ و لۆژیک بوو. لە جیهانی ئیسلامدا ئەم دوو چەمکە بەتایبەتی سەبارەت بە ڕاوە و تەبیری دەقی قورئان و وشەکان و مانای دەستەواژەکان مشت و مڕێکی زۆری هێناوەتە ئارا و لەم نێوەندەدا گەیشتون بەم خاڵەکە نەقڵ واتە جێڕانەوەی منقولی ڕاست و عەقلیش واتە ڕاشکاوی و سەریحی مەعقول. بەم جۆرە ئەم گفتوگۆ زانستیە هەم توانای بیرکردنەوەی مرۆڤی موسڵمانی گەشە پێداوە و هەم توانی وێتی خۆی لەگەڵ پێشکەوتنە فەلسەفی و زانستیەکانی دنیادا بگونجێنێ. کاتێک دەوترێن نەقڵ مەبەست لە هەموو ئەو دەقانەیە چ لە قورئانی پیرۆز چ لە فەرموودەکانی پێغەمبەری ئیسلام کە بەدەستی ئێمە گەیشتووە لەم ڕۆژەدا ئەمە پڕا و پڕن معنای نەقڵ دەگەیەنێت. فەرموودەکانیش بە چ شێوەیەکە بە ئێمە گەیشتوون چەند پشتێک بۆ یەکجیان جێڕاوەتەوە. ئەسحابە بۆ تابعین، تابعین بۆ دوای خۆیان، ئەوانی دوای ئەوانیش بۆ دوای خۆیان وەگەوترێت تابعین، تابعی تابعین و تابعینی تابعینی تابعین. بەم شێوەیە لە دوای ئەوانیش کۆمەڵانیش تر. بەم شێوەیە فەرموودە بە ئێمە دەگا و پێی دەوترێ نەقڵ. بەڵام ئایا ئەم نەقڵە تا چەند ڕاستە ئێمە لێرەدا باس لەوە ناکەین. پرسیارەکەی ئێمە لێرەدا ئەمەیە ئایا ئەم نەقڵە ئەگەر لەگەڵ عەقڵە لەگەڵ بەدیهیاتی عەقڵە تەعاڕوزی کرد پێچەوانە بوو لە یەکیاندا چی دەکرێت؟ لێرەدا گەلێک لە زانایانی عەقڵمەند پێمان دەڵێن هەر کاتێک نەقڵ پێچەوانەی عەقڵ بوو ئەوە عەقڵ پێش دەخرێت چونکە لە بەدیهیاتی ژیانە. بەڵام هەندێک تر لەوانەی کە عەقڵیەتی سەلەفیان هەیە پێمان دەڵێن هەرگیز عەقڵ پێش نەقڵ ناخرێت. تەنانەت هەندێکیان دەڵێن ئەگەر خوددا ئەمری کردبوو بە خراپە ئەوە ئەو خراپەیە دەبێ ئێمە بەجێی بێنین. پرسیار زۆر دەکرێت لە مەسەلەی عەقڵ و نەقڵە. ئایا عەقڵ لە پێش نەقڵە، نەقڵ لە پێش عەقڵە؟ جارە حەزەکەم بەڕێزە دەک تعریف لەبارەی عەقڵ و نەقڵەوە بکەیت بۆی بینەر تێبگامە بەسمان لە عەقڵ و نەقڵ چییە؟ عەقڵ پێناسەی زۆرە طەبعاً چار مانای ڕئیسی هەیە. پێمان دەکرێت برێن عەقڵ عیبارەتە لەو هێزی ئیدراک فەهم ئەو هێزەیە کە پێی ئەکرێ کولیات لە وەقائعی جوزئی دەربکە. یعنی تەسەوراتی هەیە لەو تەسەوراتە پێی دەکرێت ئەو تەسەوراتانە ڕەبط بە یەکدی بکە حکمێکی لێ دەربینی و نەتیجەیەکی لێ وەربینی. ئەوە ئیشی عەقڵە. طبعاً ئەوەش دەرەجاتی هەیە. پێی دەڵێن عەقلی هەیولا یعنی عەقلی بیدایی ئەوە مجرد ئیستیعدادە وهی مناڵە. مناڵ کە دەبی عەقلێکی هەیە مجرد ئیستیعدادە ئامادەیە. لە پاشان دەبیتە عەقلی بیلمەلەکە یعنی پێی ئەکرێ شت استنباط بکە وەربگری. عەقلی بیلفەعل ئەوە ئیستنباطەکە
عقلي مستفادي بيدرين يعني هو نظرياتك لمش يا حاضر به يعني ايش درجاتي بس مهم عقل عبارة لبني أو غريزي كإنسان بيا مهيئة بوي علوم فيربي باشا ما مستعمل لبرامبر نقلة شو عقلك ما بس معنا قالين عقله نقل أو هيك وابي ذكري تصورات بي ذكري كليات بل وربقري لا جزئيات باشا أي نقل ما بس نقل عبارة لبني أو نصوصاني كبمقدس دا أدري يعني بباك دا أدري يعني شكل ويني وراسته ودرونيا ونقله يعني قرآنه يعني قرآنه سني وكو إمام حرمين أمن دائما قصي أو ذكر السنة الثابتة السنة وكل كتب حديثة أقسام الزورة سنة ضعيفة سنة موضوعة سنة يعني دروس كلا وزورة بس سنة ثابت لسطاسات إذا متواتر بي يعني نيزك بي لمتواتر مشهور بيدرين مشهور يعني مستفيض بيدرين باش ما زور جار عقل ونقل وقت دوشتي متعارض بله باسكري بله بتوا اما وابي زاوية فكرك همو متكلمين ما بس علماء عليك بس عقيدة كان عقل نقل كقلت مع متكلمين يعني معتزلة وأشاعرة بس يعني معتزلة يعني أهل السنة وحتى الشيعة كانش اعتبار ذكين بعقليين اعتبار ذكين بمعتزلة لو مناقشة أي أهل السنة أهل السنة هميان لسر أونا كد دليل نقلي خدي دليل نقلي إما أن دليل عقلي بانه أن دليل نقلي بلى خدي دليل نقلي وإمام رازي ودري بلى بيشي أوش هميان ويان قوتيا متماني تواوي بيونية شنك كلماتها بلى أو كلمة شكل معنى كلمة كهية بس شكل وجه داخل أو شي مقصودة أو كلمة مشتركة مجازة زور كلمات عربية لمعناك داندرا لباشم دو معنى تريبو داندرا ما ولا سو وضع ما لبر أوي وقت شي ما وصل يعني بوي بينك تبقى وكو همو كلماتي هر كلمة هيك إسا بامن الصلاة بامن نمونيشي أم واقعي إسا خمان بين موا بله كلمة أمن معناه أساي شو خوشية يعني ايه بس سردم يرجعنا أو مصطلح بو مصطلح خراب ايوه يعني أما عرف قوريتي أما عرف ذكرنا وني لو مصطلح أي جو عرف طبعا عرف ده يقوري مهم كلمة بشكل عام رمزة بس شو كاتو كرسي دانندرا تو كرديت الرمز لأنه لكرسي أو معناه النية تدانا باشا أو بس كرسي كربرزة مثلا وسع كرسيه السماوات والأرض اللي ردا كرسي بلين كابراي متكلم بمعنى ده صلاة بكرينة زاديرا في عندنا أوان متكلمة كان بحثي صفات خبرية وسع كرسيه السماوات والأرض أو يد الله فوق أيديهم أو واستوى على العرش إما دزاني بل يداه مبسوطتان يداه مبسوطتان يد ودودستش يعني دودس وكو إنسان وكو إنسان وده معنوية خوا دستها كدستها بي معنوية جسده كجسده دبي جيجايه مكانه بي أوش همو لقر ألوهية تناقض جي بلا مستلفية كان باهمان معنى ليش دانا وكو الدست أوان درين
إما نازانين خوات شيلي لو مقصودة نفوض الأمر إلى الله بس واحد يده شي وكو خوي جهته يعني شي وكو خوي يعني شي وشي خوي يعني ملائم بو خوي نك وشي بشر داري شي كرسي أو هذا دكتور يسأل مثلا أو أفرم بل يداه بل تعدد مبسوطة متكلمين وليرى لحالة تعارض عقل نقله عقل لقر نقل رقنكت كرقنكت اوان خوان وادرين اما لا عقل قرين يعني لا نقل قرين اوان بالاجماع بما فيهم الغزالي وباقلاني وامام الحرمين يعني هم سزلق وركان يعني فعلا عالم بوينه قمنا بوينه بله همو ياندرين عقل بيش نقله بو درين بله بو درين سلك اساسي نقل عقله باش اساسي نقل امت كايمان من بخواي هي بعقل مكلفشين بعقل اجر او اصلا نقلك فرع اجر ايمان نقل بكينا اساس معنوية فرع ما انكدا اساس ما باشا عقل نقل لشو متعارض يعني شلون يد الله فوق ايديهم ايه ايمان عقلا بومان خومان اثبات كردوا بو بعقل على اساس هي جاينية ليست له جهه جسد نيه ليس كمثله شيء استاتو يدد بودانا وتشاود بودانا وقاتشت بأعيننا وقاتشت بودانا مش تيكد بوكد اتر حتى ابن تيمية الله عرش بالي اوتو جاء او انا هر شارك وبحث مكرت ابن تيمية دو شخصيته شي هي سلفي حشوي يعني لو يبي معناته نابي او انا باشي خوي في ابن تيمية كفيلسوف يقبوا كسي نقيشتوتي او علماني كبخوي دري هركس شي كلام بخويني زنديقة كسيش عندي او علمي كلامي نزاني هركس شي منطق بخيني منطقة وقسي اوه فقد تزندق كسيش عندي او منطقي نزاني اساسا كتاب شي داناوه منطقي لاولي حتى اخري شي كرتوا برايها عند شي هل دريوا اساسي شيء بس او حديث مثلا كان الله ولم يكن شيء فخلق الارض وما الى اخر ابان نظريه يعني متكلمين لسان او درون هو نظريه ادم نسلوها في اصطلاح ادمها معنوية أو صلاح أدبها ذات الإجماع مفكرين إسلاميين سني معتزلي يعني إيش السني حسابا شيعة هم إلى سروية كعالم خلق من عدم إلا من عدم بس فلاسفة شنبوه أو جاء أواني فيلسوف دريت شنبوه طبعا مدة ديالني من ملايين ناس يعني كيا هندشت هي عقل بوي دروا بلام اخر هذا وسطي بوي محتاجي او نوع الهامات ثانيه بوي اصلاحات بك مثلا نقل عقل مجوي اسلام زور باس كراو يعني النقل بابلين ذات دقة كان القرآن سنة ما بسته واي ام قسي يا لو ذات رشتي ترهي بابتي عقل نقل بابتي شيء قديمة طبعا أبو حنيفة ستساوي عقله كده وكاتو ضلن أبو حنيفة لمذاهبه وكتابكي در تعارض العقل والنقل ابن تيمية يعني جدل شي درس كردو
كترجيحي بابەتەکانی داوە بەس بابەتی عەقل و نەقڵ لای من ئەوەی خوێندیتمەوە لای زانا گەورەکانی پێشووی خۆشمان بابەتەشی وها گرنگ نییە کە ئێستا زۆر قسەی لەسەر دەکرێت من بەڕای من ئیسلامی سیاسی لەبەر ئەوەی دەیەوێتن پەروەردەی خەڵکانێک لەسەر جۆرێ فکرێکی تایبەت بکە هاتووە ئەو مەسەلەی گەورە کردیەگە نا هەردووچیان سەرچاوانە بۆ تەشریع هەردووچیان بەیانی ئەحکامە شەرعیەکان دەکەن مادام وایە هەردووچیان تەشریعن و هەردووچیان سەرچاوانە چۆن دەبێت تەعارۆزیەکیان هەیە باشە مەبەست چییە فەرمی هەردووچیان سەرچاون بۆ تەشریع مەسەلا ئێمە سەرچاوی تەشریع ئەزانین قورئانە و سونەتە و قەولی سەحابیە و قیاس وإلى آخره ئەوەی متفقە لەلای ئەهلی علم قورئان و سونە و ئیجماع و قیاس باش ئیجماع و قیاسی هەردووشی بابەتێکی عەقلینە واتە عەقڵ سەرچاوەیەک لە سەرچاوەکانی تەشریع استیحسانمان هەیە استیسحابمان هەیە باشە چۆن ئیجماع عەقڵە ئەی کۆ دەبنەوە کۆی عەقلی زانایانە لەسەر بابەتێک عەقڵ نەبی چییە؟ بەخر زۆر لە زانان ئەڵێن ئیجماع لەسەر دەقێکە مەسەن هەموو ئەڵێن ئەم دەقەت تەواو بەو معنایە یعنی وەکو بیستوماڵەن هیچ ئیجماعێک بەبێ دەقێک نابێت بەعکسەوە ئەگەر دەق هەبیتن ئەمە ئیجماعمان دۆچیە بەخر زۆر جار تەفسیری دەقەکە بۆ نمونە تەفسیری دەقەکە ئێستا ئێمە وەکو باسم کرد لای من عەقڵ و نەقڵ دوو سەرچاوانە بۆ تەشریع بۆ بەڕێوەبردننی ژیان بۆ بەڕێوەبردننی دەوڵەت وڵات هەموو نەقلێک عەقڵ پێناسەی دەکا و هەموو نەقلێک عەقڵ تەفسیری دەکا یعنی ئێستا کە دەڵێ قورئان یەکێکە نەک یەکێکە یەکەم سەرچاوەیە لە سەرچاوەکانی تەشریعی ئیسلامی وانە بەڵام کێ تەفسیری قورئان دەکا ئەوانەی زانانی پێشوو دەڵێن قورئان بە قورئان تەفسیر دەکەین قورئان بە حەدیث تەفسیر دەکەین قورئان بە قەولی سەحابە تەفسیر دەکەین قەولی سەحابە هەر عەقلی وانە پێشکاوە هەر کاتێک من بموێ دەقێک بە دەقێکی تر تەفسیر بکەم کەواتە عەقڵم بەکارهێناوە تا تەفسیری کردووە ئەوە ملاحەزەیەکی گرنگ بوو شتێکی لا وروژاندم پرسیارەکە لەمە فەرمووت ئەڵێن قورئان بۆ هەموو زەمان و مەکانێکە وا بوو باش ئەمە قسەی مرۆڤەکانە ئەوە ئیجماعە ئەوە ئیجماع ناکرێ ئەم ئیجماع ئەوانە بێ چۆن مەسەلەن قورئان بۆ هەموو زەمان و مەکانێک با بڵێن محەدەد بێت لە کۆمەڵێک شتە نەگت ئەگەر لە سەقسەکەی جەنابەت باسکەین بڵێن ئیجماع بریتیە لە تەفسیرکردنی ئاەتێکە هەمویان متفقن لەسەر ئەو ئاەتە ئەو معناکەیتی کەواتە زەمان و مەکانێتی لەدەست دەداتن ئەخر ئیجماع لە زەمەنە فەرق ناکە یعنی دەیکا چۆن نایکە بۆ نمونە لەم سەردەمەدا ئەکرێ ئیجماع لەسەر شتێ بێ لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بتگۆتبە بە کابرایەک ئەم شەو چوویتە تورکیا نانی خواردووە لە هەولێرەوە چووە بۆ تورکیا نانی خواردووە لەوێ گفتوگۆی کردووە شەو هاتیتەوە ماڵ ئیجماعی ئەو کات هەمووی کۆکەوە قناعتی بۆ قسەی نەدەبوو یانت معجزەیە دەیانگۆیان معجزەیە وەکو ئەوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان ئەوەتێ نیەشتیوە ئیجماعی ئەو کاتە ئەگەر هەمووی کۆ بتووە واتە ئیجماعی ئەو کاتە هەموو متفقون لەسەرەوەی شتەکەوە نییە بەس با ئۆفکرێ بگەینم ئیجماعی ئێستاش متفقە لەسەرەوە زۆر شتێکی ئاساییە بچیت لە ئەنقەرە نان بخۆیت و بیتەوە بە تیارە و پێش لە شەوی تا ئەسا زۆر عولەمای وەکو ئیبن باز و ئیبن عوسەیمین و چەوچێ ئەڵێن ئیجماعی عولەما لەسەرەوەی کە ئەرز تەختە لەبەرەوە هەر تەختە و دنیا لە یەک بە هەر تەختە ینی ئەو جاخۆی ئەمە نچمانە تەفاسیلی بابەتی عەقڵ و نەقڵ عەقڵ و نەقڵ دوو بابەتن هەردووکیان ئەگەر پرسیارەکە بکرێت تعارضیان هەیە تعارضیان نییە لە کنە من قطعيات تعارضينية ظنيات أي ظنيات هذا خوي تعارضة أتو ظني فكرك الدروابو بابتك من فكر من سيبون لقطعياتها والله مش شكله وهي تكفير ذكر سر الظن يعني الله أوي باوري بو بك عرس خرا ملحدة مثل سر وقصب كم بس مثلا بابتك وبابتك قطعي عقلية استيك زائديك دودك بس هو علمي شنك عقلية باقسمتكم يك ويك دودك أي بلقشي نقلين بودو زور سلوه نيتمان ثابتة قطعية دنيا همون بديهياتها بديهياتها زوي خربون وصرانوي بدوري خورا اما ليس بديهياتها هيد زانايك فلاشيني اورد كاتو هيد زانايك نبز زانايك بس ولا السلفيه كانت يكنوا اخر اوان دانوي بزور بلين هند دق هي او دقانا نفي او دكاتن كزوي خرا يعني زوي بصورته بدوري خورا اوان او دقانا
ئەو دەقانە نینە کە قورئان بیتن بەڵکو هەندێک ئەحادیسی ئەحاد یان بڵێم هەندێک دەقی غەیری ئەحادیسیە کراوە بە حەدیث کە لای هەندێک لە زانایانیش ئەو حەدیثانە زەعیف باشە مامۆستا من لە کۆی قسەکانی بەڕێزت شتێک ئیستینتاجەکەم ئەگەر هەڵام با بزانم یعنی من وا تێگەم کە نەقڵ ئەکرێ لەگەڵ زەمەنە تەفسیری بگۆڕێت هەموو نەقڵێک هەموو طبعا ئەتوو کە دەڵێی نەقڵ دەبی ئەوەی بەیانکەین بە حقیقەت لای من نەقڵ قسەی سەحابە قسەی تابعین واتە ئەوە ئێستا ناوێن دەخۆیان ناوە سەلەفی بۆ مستەڵەحە ئەوانە دین نییە ڕاو بۆ چوونی چەند کەسانێکن لەو سەردەمی سەلەفی ساڵح بۆ بابەتەکان لۆ خۆیان لۆ زەمەنی خۆیانە هیچ عیبی نەبوو ئێستا ئەوە بە دەق بزانی بۆ زەمەنی من ئەوە کارەساتە لە ڕووی دینیەوە هی ئەسحابەش تەنانەت ئەسحابەش چووە لە مەسادری تەشریعیش دانراوە بەڵام مختەلیفن عولەمای مامۆستا ئێمە شافعی مەذهبین تا ئێستا شافعی مەذهب لەسەر قسەیەکی عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ لە مەسەلەی تەلاقە بە یەک مەجلیس تەلاقە خەن ئیتر معسوومیەت و مەرجعیەت لەوە زیاتر چی یانی غەڵەتە دەبی بگەڕینەوە بۆ دەق یان بگەڕینەوە بۆ زەمەن یان بگەڕینەوە بۆ ئەوەی کامیان لە هەمووی باشتر و نزیکتر و ئاسانترە یعنی ئەتوو سەیری حەدیثێکی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم دەڵێ ما خۆیرت بین ئەمرەینی ئیلا اختەرت ئەیسەرەهما واتە هەر بابەتێ خیاری تێدابی واتە چەند ڕەیەکی تێدابی ئەمن ئەوەی لە هەمووی ئاسانترە ئەوە هەڵدەبژێرم قورئان دەڵێ یان بڵێن بە معنایشی گشتی ئیسلام بنەماکانی لەسەر اتباعیەت و ئیبتیداعیەت دامەزراوە یانی چێ ئەو قسەیە واتە ئێمە ئیتیباعی پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم ئیبتیداعیش لە ژیانمان دەکەین و پێغەمبەر خۆی وای کردووە یەک شت کە گرنگ بوو بەلامەوە سەرنجی ڕاکێشام فەرمووت ئیسلامی سیاسی ئەوێ بەم شێوەیە تەعاڕوز دروستکە مەبەستت چی بوو لەمە یعنی دەیەوێتن مەکانەتی عەقلی ئەگەر مە بچین بۆ هەموو ئەفکاری جەماعی واتە هەر کەسێک دەیەوێت حزبێک جەماعەتێک فکرێک دروستکە دائیمەن دەیەوێت چەند دەقێک و چەند نەسێک دروستکە خەڵک لەسەر ئەوە پەروەردە بکات بۆ ئەوەی خەڵکە نەتوانی لەو دەقا لابداتن چونکە مەرامی سیاسیەکەی لە پشتە پەروەردەکەی بەو شێوەیە ئەمما حۆڕیەت و ئازادی بدرێت بە خەڵکە ڕەنگە دوایی خۆی بەرچێری بەرامبەرەکە بگرێتەوە بۆی خۆی هەستێتەوە بڵێتن ئەو دەقە خۆ دەقێکی سابد نییە ئەوە مەبەستە واتە پەروەردەکان بەو لەسەر لە ئەشعەریەکان بپرسە لە هەندێک بابەتی صفات و ئەسمائی خوای گەورە تەکفیری بەرامبەر دەکەن لە کاتێکە واژ نییە لە کاتێکە قورئان خۆی وا باسی نەکردووە سەلەفیەکانی هەروە لێمە سەر حەدیث بالذات یانی ئێستا ئەمە ئەحادیث خۆمان عولەماڵێن نەگەی ماڵێن بە ظەنی و سبوتە یا بە گومان ثابت بووە یەقین نییە ئیتر بۆ ئەمە بێتە نەقڵێکی مقدس کە ئیتر دەرچوون لی دەرچوون بێ لە دین لە زۆر ئەحادیثە کامووی ئەحادە هەمومان دەزانین ئەلبانی یەکێکە لە محەدیثەکانی بۆ دوایە بڵێن لە قەرنی متەئەخیر بوخاری لای مسلمانانی زۆر میم و بەس مسلمانانی سوننەیە کەچی هات و وتیشی و زۆر بە مەردانە بوخاری زەعیفی تێدایە ئاخر چونکە خۆی سەلەفیە کەس تەکفیری نەکرد بەها خەمیس چی پێ دەڵێن ئەگەر بێتەوە بیرم عوسمان خەمیس و ئەوانە هاتن نەیان گۆ تەکفیر گوتیان هەڵای کردووە و ڕەدیشیان داوە ئێستا کە محەممەد سلمان هاتووە دەستکاری حەدیث دەکا ئەوانیش نەرمیان نواندووە ئەگەر دیتە بە دوێ پێری عایز قەڕەنی دەڵێ ئەوەی محەممەد سلمان دەکە ئەوە سەوابە بەڵام ئەوەی محەممەد سلمان دەیکە دەبی مامۆستایانی ئاینی و زانایان بیکەن چونکە ئەو بیکە دەبێتە بابەتێکی سیاسی بەڵام زانایان بیکەن نابێتە بابەتێکی سیاسی دیقەت نەداوە تا سوڵتە دەخول نەکە ناگۆڕدرێ کەواتە زانایان ئێمە جورئەتیان نییە تەکفیرەکرێن ئەو قسەکەی ئەبوو زەهرە کە لە ئاخری ژیانە وتی قسەیەک لە دڵمە بە نەیخەمە قەبرەوە ڕەجم نییە لە ئیسلام لە تەکفیریان کردیانە کام ئێستا بڵێ ڕەجم نییە لە ئیسلام شتێکی ئاسایی وایە کەواتە عولەما چی بکەن ئەخر چێ تەکفیریان دەکا ئەوەش دیسان عولەما خۆیان عولەما خۆی تەکفیر دەکە خۆی ئەگەر تەکفیرکردنەکەش کێشە نیە ئەگەر سەر ڕانەکێشی بۆ ئەوەی سوڵتە تەداخل نەکەوە ئیعدام بکرێ و سزن بکرێەوە ئەوەی ئێستا ئەحمەد ماهر و ئەوانەیە خستە سزنەوە لە سەران دە بابەت و انتقاداتی ئەزهەر ئەگەر سوڵتە خۆی تەداخل نەکە بابەتێک بی بەس لۆ خۆی فتوایەکی بدا مەلایەک فتوا بدات هیچ مشکلە نییە ئەوە بێتە سراعێکی خۆی ئەگەر مامۆستایانی ئاینی یان بڵم ئەو کەسانەی کە حامیلی فکری ئیسلامی یان فکری ئاینینە
دەبی زۆر بە ڕۆحێکی ڕاضی قبولی فکری بەرامبەر بکەن ئەو کات بە حقیقت دووشت دروست دەبیتن یەکێکیان حڕیەتێک دروست دەبیت کە زۆر شت کەشف دەبیتن ئەمە حەدیسێکمانێ دەڵ ئەلکەشف بەین اثنین واتە چەند منوت و لێکۆڵینەوە بکەین لە بابەتێکە زۆر دێتە ناو بابەتەکە زیاد بێتن لە کۆتاییدا عقل ئەو بەهرە جوانەیە کە خوددا بە مرۆڤی بەخشیوە ئەم عقلە پێویستە حکم بدە لەسەر ئەو نەقڵی کە لە بەردەستمانایە بتوانین چۆن لەگەڵ ئەم ژیانەدا ئەم ژیانە گۆڕاوەدا بیگونجێنین سوپاس کە بینەرمان بوون